ئامادە کردوون سەرجەم و بابەتانی کە ئامادەمان کردووە حتمەن بابەتی گەرم و هەواڵی ڕۆژ و هەمووی لە سۆشیال میدیا و ماڵپەڕی 964 کردی هەیە. ئەمە بۆتان باز دەکەینەوە و هەواڵی سەرنجڕاکێشی تایە، ڤیدیۆی سەرنجڕاکێشی تایە. پێشنیارەکەم بۆتان کە بینەری تەواوی پرۆگرامەکە بن لە سۆشیال میدیای 964 چاوان چۆنی واگەینە جەژن چۆن بووی لەگەڵ ڕەمەزان باشی؟ سپاس بەخوا تاسە زۆر باشم، زۆر باشە نامۆ بەرگەم گرتەوە. تۆ چۆنی؟ من زۆر باش، زۆر باشە. بە زێواران تۆزە تووڕابێ هیچ نییە. پیاوان هەروان لە ئێوارانی ڕەمەزانە تۆزە تووڕابن. سڵاتان لەبێ، هیوادارم کاموتان زۆر باش بن. وەک تواناوتی دڵخۆشم کە لە شەوێکی دیکەینەوە ڕادیۆ هاتینە وڵاتان. ئەم شەویش بڕگە بابەتی زۆر جیاوازمان بۆێناون وە کەزانن و ڕەمەزانی تر بەرەو کۆتایە ڕات و لە جەژن نزیکە بینەوە. دەچینە شار و شارچکەکان بزانین خەڵکی چۆن خۆی ئامادەکە، بازاڕەکان لە ئێستاە چۆنن تا کۆتایی لەگەڵمان بن. زۆر باشە. دەست پێەکەین چاوان تۆ پیج و ئەکاونت و ئەوانت هەیە حتمەن لە سۆشیال میدیاوە، بەڵام نەگەشتوتە میلیۆن ئەگینا زەریبەی لەسەر. هەواڵێکمان هەیە ئەمڕۆ دەستەی ڕاگەاندن و پەیوەندیەکانی عێراق هەواڵێکی تا ڕادەیەک نامۆیانی بڵاو کردەوە، باجی قستە سەر ئەو پیج و ئەکاونتانەی کە فۆلۆوەرسیان زۆرە، گەیشتۆتە ملیۆن فۆلۆوەرز یا 500,000 فۆلۆوەرز و بە پێی حەجم و یان ژمارەی فۆلۆوەرزەکان باجی لە سەرداناون و دەبێت ساڵانە ئیتر باز بزەن. ئەوە نامێنێت مەسەلەن من بەس یەکێک پۆز لێدا بەوەی کە پیجەکەی ملیۆنی فۆلۆوەرسیە یا 2 ملیۆن فۆلۆوەرز تا زیاتر بکە ئەرکی سەرشانی تۆ قورسە بێ لەوەی کە دەبێت باد بدەیتە دەستەی ڕاگەاندن و پەیوەندەکانی عێراق. جا ئەمە پاجەکە ساڵانە دەبێت لە 250,000 دینارەوە بۆ ملیۆنە دینار دەست پێ دەکات. من ژمارەکانتان پێ دەڵێم ئەگەر فۆلۆوەرسان گەیشتە چەندێک پارە دەبێ بدەیت. ئەگەر 5 ملیۆن فۆلۆوەرست هەبوو لە هەر پیجێکی سۆشیال میدیا، تۆ کەسێکی بەناوبانگی حتمەن دەبێت ملیۆنێک دینار باش دەی ساڵانە. ئەگەر لە نێوان 3 بۆ 5 ملیۆن فۆلۆوەرستە بوو دەبێت 850,000 دینار بدەیت. لە نێوان ملیۆنێک بۆ 3 ملیۆن دەبێت 650,000 دینار ساڵانە باج بدەیت لە بری ئەوەی کە تۆ ئەم فۆلۆوەرزانت هەیە. ئەگەر 500,000 فۆلۆوەرستە بوو، واتە بە زمانی سۆشیال میدیا 500 کەی فۆلۆوەرستە بوو، تۆ دەبێت 450,000 دینار بدەیت. و لە نێوان 100,000 بۆ 500,000ش کەمە ژمارەیەکی تا ڕادەیەک ئاسانە بوو کەسانێک کە بەناوبانگن لە سۆشیال میدیا چالاکن لە سۆشیال میدیا دەگاتەوە ژمارە ڕەنگە بە ئاسانی، دەبێت 250 بۆ 350,000 دینار ساڵانە بدەن. یعنی ئێوە ڕۆژانە دەبینن زۆر کەس لە سۆشیال میدیای مەسەلەن لە ئینستاگرام ملیۆنی تێپەڕاندووە، یان لە پیجی فەیسبوک ملیۆنی تێپەڕاندووە، یان 500,000 300,000 400,000. بۆیە ئەمانە ئیتر ساڵانە دەبێت باجی خۆیان بدەن. دەستەکە ئامانجەکەی ڕوون کردوتەوەڵێ بە ئامانجی پاراستنی کۆمەلگا و هەروەها دوورکەوتنەوە لە ڕکلامی چاواشەکارانە و نائەخلاقانە کە لەم پیجە گەورانەوە دەکرێت. بۆیە ئیتر دەبێت ڕێک بخرێتەوە و سیستەم بکرێت ئەو کەسانەی کە ئەم پیجە زەبەلاح و گەورانیان هەیە بزانن چی تیا بڵاوەکەنەوە، بزانن چۆن ڕیکلامی تێدا دەکەن، بە ئاقاری ئەوەی کە کۆمەلگا پارێزراو بێت لە هەر هەواڵێکی چاواشەکارانەیە، هەر بابەتێکی چاواشەکارانە کە ئەم کەسانی کە فۆلۆوەرسیان زۆرە بڵاوی دەکەنەوە لە فەیسبوک. بۆیە لەمە دوای تر فۆلۆوەرسی زۆریش دەبێت پارە دەرکەی لە گیرفان و بیدەی تاوەکو بمێنێتەوە. باجەکە تۆ ناگرێتەوە، ئێمە جارێ ناگرێتەوە نەوەڵا نەگەشتەوە بۆ حەدە. توانە بەیانی ئەمڕۆ هەواڵێکی دڵفەزێن هەموو هونەرمەندان و بینەرانی شانە و درامای کوردستانی هەژاند، ئەویش ئەوە بۆ هونەرمەندی گەورەی کورد کاوە جوتیار لە تەمەنی 63 ساڵی 67 ساڵی کۆچی دوایی کرد. ئەم هونەرمەندایەکێکە لە هونەرمەندە دیارەکانی کوردستان، ماوەیەکی زۆرە لە سەرەتای ساڵی هێشتاکانەوە خزمەت بەکاری شانە و دراماکە لە کوردستان. هونەرمەند کاوە جوتیار ئەکادیمیای هونەرە جوانەکانی لە بەغداد تەواو کردووە، هەر لەو سەردەمەوە تا ئێستا خەریکی کاری هونەری بووە. لە خانەوادەیەکی هونەرین زۆر کەسمان هەیە کە مامۆستا و هونەرمەند مەریوان ئیبراهیم دەناسین بە وەکو ئەکتەر وەکو دەرهێنەر. مامۆستا مەریوان ئیبراهیم لەگەڵ مامۆستا کاوە برای یەکترین و مامۆستا کاوە پێش مامۆستا مەریوان دەستی پێکردووە و باز لەوا کات کە هەمیشە ئامۆژگاری کردووە کە کارە هونەرەکانی لە خزمەتی میلەتەکەی بێت و هەرگیز خۆی نەفرۆشێت. لە دوای ئەوەی کە مانگێک پێش ئێستا
هونەرمەند کاوە جوتیار جەڵدە لی دەدا دوای مانەوەی لە خەستەخانەوە هێنانەوەی بۆ ماڵەوە کە مەریوان ئیبراهیم و ئیبراهیم قسەی بۆ 1964 کردووە ئەڵێت بارودۆخی باش بوو بۆ ئێمە هێناومانەتەوە ماڵەوە بەڵام دیارە بەرەبیانی ئەمڕۆ دیسان بارودۆخی تێک چۆتەوە و گەیان جویانتە نەخۆشخانە و گیانی لەدەستداوە ئەمڕۆ لە گردی سەیوان بە خاک سپێردراوە گۆڕستانی سەیوان و بە ئامادەبوونی هونەرمەندانی بواری شان و دراما و کەس و کارەکەی لەوێ ئەمڕۆ بە خاک سپێردراوە هیوای تەمەندرێژی بۆ هونەرمەندانی تر ڕۆحی مامۆستا کاوە شاد بێ ڕۆحی شاد بێ مامۆستا کاوە هونەرمەندێکی دیار بوو لە چەندین دراما و فیلمە ئەکتەری دوو ڕۆڵی بینیوە کە زۆر لە لای خەڵک بەناوبانگە لە درامای گەردەلول و لە فیلمی کۆمیدی ئاژاوەچیەکان مامۆستا کاوە زۆر بۆ دوو ئیشە ڕۆشتۆتە ناو خەڵکەوە بۆوانە ناسراوە بەڵام بە دەرلەوە یەکێک بۆ لە ئەکتەرەکانی بواری شانۆ و لە شانۆوە دەستی پێکردەوە دواتر کاری تەلەڤیزیۆن ڕۆحی شاد بێ تەندروستی باش بۆ سەرجەم هونەرمەندان ئینشاءالڵا و ئەویش خوا بە بەهشتی بەرین شادی بکات. چاوان هەواڵێکی ترمان هەیە بابەتی ماتۆر سکیل ماتۆر دزین لە دووسخورماتوو زۆر بووە یعنی ئەوەی کە پۆلیس و لایەنی ئەمنی قەزاکە بە 1964 وتووە ڕاستە لەم لاولا لە گەڕێکێکە ماتۆڕێک دزراوە بەڵام ئەم ماوەیە لە ماوەی 3 ڕۆژات 10 ماتۆر سکیل دزراوە ئەمە ناتەبیعیە یعنی تاوەکو ێستا کەسیشان لەسەر ئەو بابەتە دەستگیر نەکردووە لایەنی ئەمنی لە ماوەی 3 ڕۆژە لە گەڕەکە جیاوازەکانی دووسخورماتوو 10 ماتۆر سکیل دزراون کەسیش نەدۆزراوەتەوە و هیچ ماتۆڕێکیشان نەدۆزیوەتەوە کە دزراوە خاوەنەکانیشان دەم و دەست دەچن شکار دەکەن یان سکاڵا تۆمار دەکەن لە لای پۆلیس کە ماتۆڕەکەیان دزراوە بەڵام هیچ کەس لەسەر و بابەتە دەستگیر نەکراوە لایەنی ئەمنی ئەمڕۆ بە 1964 وت خەتاکە لە دزەکان نییە خەتاکە لە ماتۆر سوارەکانە یان شۆفێری ماتۆڕەکانە لەبەر ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ئەچن لە هەرکوێ ماتۆڕەکانەوە سێرن هەم سویچەکەی لەسرە و هەندێک جاریش هەر بەکراوەیی ماتۆڕەکە جێڵنیا ڕۆن ئیش و کارێ دەکەن بۆیە ماتۆڕەکەیان دەم و دەست دەدەزرێت و نازانین بۆ کوێ دەچێت وەوتی ئێمە بە دوواداچوونمان کردووە ئەو کەسانی کە ماتۆڕەکە دەدزن یا ئەوە تا دەچن تعمیراتێکی تیاکەن و ماتۆڕەکە بە تەواوەتی دەگۆڕن یا پارچە پارچەی دەکەن و دەیفرۆشن یا دەم و دەست دەیبن لە شارێکی تر ساقی دەکەنەوە دەیکەنە پارە و ئەو کاتە دەگەڕێنەوە بۆیە تاوەکو ێسا هیچ کەسێکمان دەستگیر نەکردووە لەسەر ئەم ماتۆر دزینانە بەڵام بە دوواداچوونی تەواو دەکەین بۆ ئەوەی کامە نەبێتە دیاریدەیەکی تەواو لە قەزاکەمان لە ماوەی 3 ڕۆژات 10 کەس ماتۆڕی لێ بدزرێت و کەسش نەزانێ بۆ کێ ڕۆیشتون و چۆن ماتۆڕەکانیان بۆ بێننەوە و نەسیحەتی ئەو کەسانشی کرد کە ماتۆر لێخوڕنتی ئەگەر لە شوێنێکا دەوەستن قفلێکی لێبن یان هیچ نەبێ بیکوژێننەوە سویچەکەی بەرن بۆی بە ئاسانی بۆ شێوازە لێتان نەدزرێت بۆی ئەوان لە خەمی ئەوەدان کە نەبێتە دیاریدە لە قەزاکەیانە و بەڵێنی ئەویان داوە کە بە دۆداچوونی تەواو دەکەن و ڕێگری دەکەن لەوەی کەی ترچیتر ئەو هەموو ماتۆر سکیلە لە قەزاکەدا نەدەزرێت ناتەبیعیە یعنی لە قەزایەکی بچووکە 3 ڕۆژات ماتۆر بدزرێ بەجددی کەسیش دەستگیر نەکرێت و ئاگاتان لە خۆتان بێت کە وانی کە ماتۆڕیان بێ کوانە ئەم ڕەمەزانە ئێمە هەواڵی زۆر دڵخۆشکەرمانە بۆ کە خەڵک باسمان کردو هەمیشە بە پێی توانن هاوکاری خەڵکی کەم دەرامەت بکەن ئەمڕۆ 200 سەرتاشی لێزان بڕیاریانیاوەکە سەری 10,000 کەس کە پێویستیان پێێتی کەم دەرامەتن چاکی بکەن و ئەمانە بڕیاریان نابوو پێشتر سەری 50,000 کەس چاکەن بەڵام ئەڵێ ئێمە لەبەر ئەوەی کە ڕێزی و کەسانە گرین کار و پیشیان لەسەر ئەوەی و بژێوی ژیانیان لەسەر سەرتاشیە بۆیە بڕەکەیان کەم کردوتەوە کردویانە بە 10,000 و ئەوان ئێستا لە ناو سلێمانی دەستیان پێکردو ئەڵێ سەرجەم شار و شارۆچکەکانی ئەو دەڤەری سلێمانی هەمووی ئەگرێتەوە سەرەتا لە قوتابخانەکان و دەستیان پێکردو و دواتر دەڕۆنە شوێنە گشتیەکان سەرتاشەکان قسەیان بۆ 1964 کردو و دیلان ڕۆشتۆتە لای ئەوان بابەیەکەوە گویان لێ بگرین ڕێکخراوێک لە شاری سلێمانی بە بۆنەی جێژنی ڕەمەزانەوە هەستاوە بە هەڵمەتی چاکردنی سەری 10,000 کەس بۆ کەسانی کە کەسانی کەم دەرامەتن منەشمە لای سەید بەڵێن سەرۆکی ڕێکخراوەکە گە فەرموویت سڵاو لێبێ ئەم بیرۆکەیە چییە و چۆن ئەبێت و لە شۆ ئێوە ئەم کاربان جامەگەن سەرتا بەخێنی بڕستان دەکەم ئێمە و کوڕێکخراوی جوێجاتە لە 6 ساڵم بەردام لە کارە خێرخوازیەکەمان بەردامین
وهم صالك جمبوني مانجر رمضاني بيروز وكمل كاري خوازي لخو دقريم بوم صاليش يكيك لبروجي كمان دا باشكين سبدي خوراك بسر زيادة ل 3000 هولاتي دا 3000 خزاني كم درامد دا وبروجي دو مشمان بابدي سرچا كردم بو خلقاني كم درامد و هجار نشين بو وام بروجي زيادة ل 10000 هولاتي دا بجدار بيو داتا الى ايما بيت وام بروجي سرتا ل قطابخانه حجران دس بيد كدا تطوي شهركان وبشكل قطابخانه كان ديكا لخو دقريم اما القطابخانه كان ببتنيه ياخذ شويه ديك شبيه نخير تنها بشكل قطابخانه كمان دهنا دواتر بشكل شو نقشتي كان وبشكل قزاونا حكاين دروي شيء استمر لخو دقري ان شاء الله شكل 10000 سري 10000 كاس زورنيه راس جمارك زور ها سنه مسألة جمارك وان زيادة ل 50000 كذا براسك بلان بوي زور كلا سر بجيجاني ستاشغان من نكاد بويا رجكمان دا بزن بو 10000 كاس واستافي گورمان بيگنا كزيادة ل 200 لخو دقري كافرتانو ياونج لخو دقري لهر شارك وكمل لجنيك لا ستاشغان كمان لا شونه كان دياري كدوا كلهر شارك كمل لجمان دياري كرو كمل سريخ بيكو صادق ان شاء الله بس افرتانك افرتان شي كشان شاكن ياخذ قران هر رقصة جديدة هم أفرتان وخوار هجر صار وسر هجر صار جديدة متى لا بدل الشارع سليماني لكم رشوني جديد دياري كرامان كأفرتاني سر هجر صار جديدة بجدارن وقل قطابخانة كان جتر من ناضي خوار هجر صار جديدة بجدارن. وش القطابخانة سجم سري هم طابق كان شاكري ياخذ چندانه يعني خودم دیاری تاکردو لا زوب قطابخانه پیدا تاکه که مهر قطابخانه که مدت خوان بوی مدنیرن ایترم کسانه پیشتر بانگش نمو بدای کوباکیان کلاو کر رضامندی لسرب فرمون و توابی امدلا کانش کلرن همیان ما مصیب پیمانگان و ازمونی کتابتی آنها کدی دستریم دلان شاک دکن. باز با برستان بالا اگر ها کارمین کام جزء تول لیره دا كسري أو من دالانة شهادة كريه خاتون من بملاي جناب صلاوي ليبيا جناب بجداري لا شاكر نيم هالمات سر شاكر نيم هالمات ده من ممسي أرايج قام خم صالون منيا والله بجدار من قبل أمانة ككارج خوبخشيا رخراي واجو برياريا ونجك خوبخشيا بجدار من قبل بتنيا تجيك شان شاكر ياخو قرانيش أتوانم قرانيش شاكم وشانيش شاكم خورزنية شاكرني كوجي قران للا خان مانو والله أجر لولاتي إما عطوزة جشبت أجنانا زورا سايا فرقي تشكرو كستو كإيشك مقصدو قجبة دستا شتيش كنيا هتاوكو أساينا بزورا سايا بالنسبة إنه أسايا ويوادار أمرت كبشكت علي ما موصام تاچنك هاني كچانيد بوي كدسكن بشاكرني كوجي قران والله من دائما الله مورج كأبي بشكرت يعني إيه مش هيك من لولات هني تركم تربية يعني قدوي أو تعاملي قش شتيك نية تو قجة بدستويا شتيكي بيجانا يترجع كتبي برا وكربي برا يعني وقويا قوايا نازم بوكس خويلنا حتى أنا سابعشة خريج كيتر اشتكان برو أوار وكتيش إشي قرآن كات وكرج إشي كتان كات قرآن زور تريكن أي بو قرآن إشي كتان كان أي بو كتان إشي قرآن ما كان لها مروا يكوي ما مصطا كراكتشا عند زيار كراكتشا بابي شوارع كانيش كروكتش بيت مرجنية تنها قربان دوست ماس ببرستان بله أوي كايبينن رخلاوي واي جي او لا شاري سليماني ودسي كردو با حلمتك بو چاكرني سري 10000 كسي كم درامات لا قطابخانه كان دا اما ريان بيدراوا تايبت بو كساني كا باري داريان باجني امان ببي او داتانا لا قطابخانه كان دا سري او خوندكاران شاده كانوا او كسر دين چندي شوي دي كج دكن بو ويكا سري او كسان شاب كانوا هتاوكو جشن رمضان سري 10000 كچا والله ژمارەیەکی زۆرە 10000 کەس چۆن زۆر باشن والله بس باشە ڕەحمیشیان بەسەر تاشەکان کردو خۆشیان ئەڵێن بۆ ئێوان بێکار نەبن ئێمە نیمەیمان خەمە نەبێ ئەوان بێکار نابن سەرتاشی وایە تا بەیانی جەژن لەوێ و بەناو قەت بوو بۆ شەوانی جەژن بڕۆی دانیشتدا بەیانی نەوەڵڵای هەمیشە 5 ڕۆژ 4 ڕۆژ پێشەوە ڕۆیشتوم پێش جەژن بڕۆینە بابەتی ڕەمەزان با بزانین شەوانی ڕەمەزان لە دهۆک لە سۆران لەوانە چۆن ئەگوزەرەوە نزیکی شەبینەوە لە جەژن دەچینە دوهۆک پامێرمان هێوی وەردەگریم زایم ناو بازاڕی دوهۆک چۆنە قەرەباڵخ نییە خەڵک شتەکڕێ نایکڕێ هێوی سڵاوت لێ بێت جەوی بازاڕی دوهۆک چۆنە ئەوە بەرە جەژنانە و ئیتر نزیکە بینەوە لە جەژن و شەوانی ڕەمەزانە و
أصلا بالهواجي بأن هذا از البازار ده كمان كوني زيكي ده رجع أبوزار بشجي ده تبع كأنه قربلاغية كزور ديمانا دوكي ديمانا دا ديارة أمنو كدكاندارة كريم بزانين كشكليت أفصله دا شوية أبدأ بتباش سر بلا جلاب كردم سر چاوم بحثي شكليت أكربو بهايوانا شوية خلق شوات كريم خيرات نواتين براماده من راسي هزاج الحمد لله سعر مناسب وباشن وزيدا وجلك ويعني همين ابعد ميتين خدي با هريك سعرك هيت جدار وانا اجنبي بشكل جرانن جيت اوروبي وتقريبا حتى 14000 16000 بله بهرب ترحز هولات يا سر شكليت چونكي ام برا فرز هاوينه بچون چجوری شكليت خدي شكليت ذوق عندك حش كيكه كان حش شكليت داشرت كان بله عندك يا محشي حاجه كان بجد ذوق وشبه بجني طعم كي تاكيش كافيه بخون بقى چند هوا دكان فكري وحتى كانجي هن الفيري نبشبي تقريبا 15 روزه وخد حتى دو سيت كشيت شاف عارف خدي بازار يچوا پیش رمضانت پارو و پیرو خود چی بجمته يعني الحمد لله باشه رمضان باشتري نش رمضان خودی از خود بینم چطور بزنها خودی چطور لیبت و بزنها خودی ام حس کنج دامش خودی رو سال به سال چطور خوشتر لیبت تمام گلک ممنون بودم بله تونا وکی دیمنا د دیار ابا بازار دوکه قربالغی کازور دروز بوه کو ام نزیکی جشن بوینه دریز فرمالای ها دەست خۆش هێوی سپاس دەکەم ئەڵا چکلێتی خۆشی تیا بوو خەڵک ئیتر سەرەکەن چکلێت کڕین و شیرینی کڕین و نوقڵکڕین بۆ جەژن هیوادارم شتی خۆش بکڕن توانە لە کوردستان بازاری جۆرا و جۆرمان بەڵێ شتی زۆر جوان و سەرنجڕاکێشی تایە اینجا پامنێرمان لە سۆران ئاکام ئەمڕۆ ڕۆشتووەتە بازارێکی جیاواز لە سۆران من ئەمە قسەی لەگەڵ کەم و بزانم چی بۆ ئامادەکردین و ئێستا ئەو لەکوێیە ئاکام سلااوت لەبێ پێمان بڵێ کە تۆ ئێستا لەکوێی خەڵکی سەرقاڵی چین لەوێ بەڵێ چاوان سلااوتان لێبێ من ئێستا لە بازاری پیرەژنانم لە شاری سۆران ئەو بازارێ من لێم پێوترێت کۆڵانی پیرەژنان یەکێکە لەو بازارەی کە تایبەتە بە ئافرەتان یاخود بڵێن بە جلوبەرگ و پێداویستی ژنان لێرە شەوانە یەکێکە لەو بازارانەی کە قەرەباڵغیەکی زۆری پێوە دیارە بە تایبەت لە دوای کاتژمێر دەیشەوە ئەم بازارە بە تەواوی قەرەباڵغە بێت و یەکە لەو بازارانەی کە تەنها لە ڕەمەزاندا لە شەواندا دەکرێتەوە و لە دوای ڕەمەزان یاخود بڵێن کاتەکانی تر ئەم بازارە کراوە نییە وەکو باسم کرد بڵێم لەو بازارەدا زیاتر پێداویستی ژنانی لێ بازارەکە تایبەتە بە ژنان لێرە بڵێم ئەو پێداویستیانەی کە پێداویستی ژنانن لێرە دەفرۆشێن شەوانە تاوەکو نزیکی پاشێ و بازارەکە و بەکراوی دەمێنێتەوە من ئەمەوێت ئەو دوکاندارانە بدوێنم کە لێرە کارەکەن قوربان سڵاو لێبێ بازارتان چۆنە کە نزیکە بینەوە لە جێژن بازار زۆر باشە ماوەی هەفتەیەکە لەو پڕی باشدایە شەوانە هەتاوکو کاژمێر چەند هەیە بازار تاکو 12 شۆ بازار هەیە بە ڕۆژ قەرەباڵغترە خو شەوان قەرەباڵغترە بێن بازار لە بە شەوانە باشترە وەلو ئێوارەش قەرەباڵغە زۆر باش پێم وایەوەی ڕوو لەم بازارە شەکات تەنها ژنان نانە پیاوانیش دێن بەس پێداویستەکانی ئێرە زیاتر بڵێن زیاتر ئافرەتانێ بەڵێ ئافرەتانێ بابەتی ئافرەتانێ سەتانەوەتی کۆڵانی پیرەژان ئافرەتانەیە ئەمە باسی ئەوم بۆ بکەی هۆکار چێرە ناوی لێنراوە کۆڵانی پیرەژنان هۆکاری ئەمە ئەوە لە پاش نوهەتەکان هەندێک ئافرەتە بوون لێرانە بەروبوومی ئاژەڵیان ئەفرۆشت ئەلۆ کۆرانەی پیرەژن بوون ناویانێرە کۆڵانی پیرەژان هەمیش ئێستا هەم کۆڵانی پیرەژنە بە ناوبانگە هەم لە ڕووی هەرزانیەوەش هەرزانترە لەبەرەوەی کرێ ئەو دوکانانە کەمترە لێ ئەکرێ بازارە بەخێر بێن سەر چاو من ئەمەوێ بچمە یەکێک لەو دوکانانەی کە لێرەیە قوربان سڵاوتان لێبێ زۆر سپاس بازارتان چۆنە لەگەڵ نزیک بوونەوەی جەژن بازاری شەوان بە تایبەت چۆنە والله باشە الحەمدولله ئەو ماوەیە هەفتێکی بازار باشە لە خۆی زیاد بیت ڕۆژانش باشە بەڵام ئەوتەی
ئەو هەفتەیە یەکجار بازار باش بووە یعنی خەڵک دێ ئێستا بۆ کڕینی پێداویستی جەژن بەڵێ یەکجار زۆر دێن ئایرۆڵە دێن ئەرشاشەکردن بەشێک لە خەڵکی گلەیەوەکە لەگەڵ نزیکبوونەوەی جەژن نرخی پێداویستیەکان کەلوپەلەکان گران بووە ئەمە لێرە چۆنە بەرزبوونەوە زۆر شەشی زۆر ئاسانی ینی ئەو لەو مەرگرن ئەمەزانی مەسلە چییە مەسلەوەی کە جێژنە خەڵک دێ ئەشایەکرێت جار هەیە کەسەکە پارەی پێی نییە یان ئەشیاکان هەروچ خۆیتی بەس کە دێت لە هەموو ئەشە لە منداڵێکری لە ئەولایم لای پارەی زیاد سەرەکەەوە زانانی ئەشیا گران بووە بەڵام دڵنیام لەوەی ئەشار و کە خۆیتی بە تایبەت کۆڵانی پیرێژنان نانە دڵنیا بە ئارێوەڵە لێرە زۆر باشە بە تایبەت کۆڵانی پیرێژنان بۆ بە تایبەت کۆڵانی پیرێژنان ئێرە هەرزان فرۆشیە ڕاستی دەوێت ستالێر لۆن ئەو دەسمارە لێرە بە 10,000 بە 9,000 احتیمال هەیە لە شوێنی دیکە بە 15 بیت بە 4 هەموو شتەکان کۆڵانی پیرێژنان یەکجار بنە بانگە لە هەرزانی و لە قەرباڕغیش باش باشە پێم وایە هەر لە ڕەمەزاندا شەوان کراوێ و قەرەباڵغی پێوە دیارەوە بەڵێ بەس جژنی ئەوی دیکە بەس جژنی نانە بەس جژنی ڕەمەزان بەس جژنی ڕەمەزان ئەکرێتەوە شانە ئەنی کاتەکانی تر هەر بە ڕۆژ نانە بەس ڕۆژ کراوەتەوە بەڵام هەموو بوونەکان کۆڵان پیرێژنان بەعام قەرباڕغە ئێستا بڵێمەوە لە ڕۆژانە لە کاژمێر چەندەوە تاو کاژمێر چەند دوکانە ئەخۆی ئێستانۆن بوونە من بەڕووکابرە بە ڕۆژێ 20 سعات 11 دێمە تا 12 شەو 11 نیوەڕان دێم سبیانێت تا 11 شەو چاوەڕێیەکەم بڵم لە ڕۆژانی داهاتوودا بازارەکە قەرەباڵغتر بێت بەخۆی جا عەسەب ئەوەیە ئێستا لۆنمەوە هەفتەی بازار قەرباڕغ بوو ئێستا بەرەو نزمیەتی لۆ خەڵکیان شتیان زۆر کڕیوە ئیدی ئەوەی ماوە دێت ئەوانی کرد تەواو ینی بازار بەرەو کۆتایی دێت ینی زۆریشیان باش بووە الحەمدولله لا و چەند ڕۆژێ ڕابردوودا موچەهات ئەمەش کاریگەری هەبوو لە زۆر شادێک و حتمما ینی یەکجار ئەگەر ماشنات بە بازار نەبوو دڵنیا بە ناوە لە بازار نەبوو هیچ زۆر بەڕێزن بەڵێ چاوان بڵێم هەروەکو لە سەرەتاش باسم کرد ئێستا ئەو بازاڕی منی لێم بازاری پێوترێت بازاری کۆڵانی پیرەژنان کە لە سنتەری شاری سۆرانە لەم بازارەدا زیاتر تایبەتە بە پێداویستی و جلوبەرجی ئافرەتان و بازارێکی گەورەیە لێرەوە بە تایبەت لە شەوان یاخود بڵێن دەمە ئێواران ئەم بازارە بە تەواوی قەرەباڵغە بێت و پێوە دیارە کە خەڵک وردە ئامادەکاریەکات بۆ جەژنی ڕەمەزان دەستخۆش ئاکام زۆر سپاس خۆشە بازارەکە بە تایبەت بە بەخانمان بۆ خۆت بکەیت زۆر خۆش اینجا ئاژڵێ ڕاستە ینی ناوەکانی جیاوازە ئەوەی سۆران ناوەکەی زۆر سەرنجڕاکێش بۆ بازاری پیرەژنان ڕەنگە هەر گەنجش بوویت هەمووی گەنج بووەوەی کەمان بینیم توانە بابەتێکی تری سەرنجڕاکێشمان هەیە ئەویش ئەوەیە کە مامۆستایەکی ئاینی لێکێک لە مزگەوتەکانی هەولێر خەریکی ئەوەیە کە شەوانی قەدر خەڵاتە بەخشێتەوە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بەردەوام بوو شەوانە ئەمایەوە لە دوای نوێژی تەراویح لەگەڵ خەڵکی پرسیار و وەڵامی ئاسانیانە کرد و خەڵاتی پێبەخشین بەڵام ئێستا بۆ شەوانی لێلەتول قەدر خەڵاتەکەی گەورەتر کردووە و باز لەوا کات کە خەڵکی پێیان تۆ چاڵنج بکە بۆ ئەوەی کە گەشتی ئەمرە بۆ خەڵکی ڕێک بخەیت و ئەویش تەنها یەک داواکاری هەیە سوورەتی کەهەف لەبەرکە ناو دەچێتە ناو تیر و پشکەوە بۆ گەشتی ئەمرە مامۆستا عەلی تاهیر خۆی قسەی بۆ 964 کردو و باز لە پرۆژەکەی دەکات و باز لە دیاری و خەڵاتەکانێکە باگوێ لێ بگرین ئەوەی لە سەرەتای مانگی ڕەمەزان دیمانێکمان لەگەڵ مامۆستا عەلی تاهیر ئەنجامدا سەبارەت بە پرسیار و خەڵاتە جیاوازەکانی دوای ئەنجامدانی ئەو بابەتە مامۆستا بیری لێوە کردەوە چاڵنجێک ئەنجام بدات سەبارەت بە گەشتی ئەمرە مامۆستا چەندین کەس و کەسایەتی و چەندین شوێنی ئاگادار کردوێتەوە کەوا چاڵنجەکەی قبول دەکەن یاخودنا ئەو دەمەوێت لە سەرزاری خۆیەوە زانیاری ورتر باز بکەین بزانم تا چەند چاڵنجەکان قبول کردووە و ئێستا گەشتەکانی عومرە گەیشتووە بە چەند وردەکاری زیاتر قسە لەگەڵ مامۆستا دەکەم مامۆستا جان سڵاوی خوارد لێ بێ بەخێر بێ سەرچاوم خوا موفەقتان کە یا ڕەبی زۆر سپاس مامۆستا جان چۆن بوو بڕیاری ئەوەتان تاکە گەشتی ئەمرە بکەنە چاڵنج بۆ کەسایەتیەکان و شوێنە دیارەکان طبعا پێشەچی بەخێر بێ سەرچاوم ئەوە تقریبا چاوپێکەوتنی دووەمە
بداية رمضان وبز تقريبا هو بسوتشاري رمضاننا داخل بوينا أوروكا طبعا أما برادر قلت ما مستلو برك بروجكي فروانترنا كي أما زيادة قلم قرآن ودسونا دوي عندك بابتي ديك أبو ملاعب من داران أو بابته كتابه أو بابته أنا أبو قلت بتسيك قلت بابتي با بروجي عمره أوش يعني بري بيبدأ بيكين خلاته وابو فكرة كمان دانا أو يقول ما هركز سجى صورتي كهف لبربكا أما ناوي داينا ناو تيرو بشك بدو عمره دست ما بيكر دو عمره يعني بابلين أمن دانك أو برادرش دانك قلت من دتسينا دويها وابو كابرا شريش ما بيدا كرها بزوري بيبتس ليرة كإست أو شويناني دبيني كأو هدانش تمو جنابش ديت أو حلقة دانش من لايف مان هي لوين در كسك لناو لايفي قلت ما مستا لو تشالنج ناكي أما هن أصلا نمدزاني تشالنج سيا نمدزاني تشالنج قلت بتشي تشالنج قلت تو تشالنج بك يعني كأنما دعوة دكي أما قلت والله كيف قلت تسبكي قلت والله تشالنج بك لخلق أو هابك لفلان فلان فلان عزم لينا وكان بدم ليرة والله عندك شخصيات وأبو فعلا كردمان ولا دمري خلقات السرخد يك أو قلتي أمن يك أو قلتي دوم أو قلتي أو سي أو قلتي بيز وهكذا الرويش حتى ما شاء الله صبر زيادة قلت ما بودا بويا آخري أما قلت بكاك حتى بيستحفتي تكا أما قرارك تيرو بشكا كمان بيستحفتي رمضان قلتم حتى بيستحفتي رمضان أما أو بروجة بردوام دبي تيرو بشكا تن عمره ما عنده قلت ما بيستحفت دواي روج بروج لايف خلق تهات السرخات حتى ويلي هاد قلت بان سي رمضان بي بلام لسيش تي براند استا نزيتي صد ما شاء الله صد او زي احتمالي اشتكم تربيان زياتري بيتكو استا اشتا مايت ما هو بشهر رمضاني احتماله والله اعلم مثلا لستش ببرتوا او والله شتێکی باشە ئەوەی کە حەزی لێتە بچێتە عەمرە بڕوات لەوێ بەشداری بکات لەو مزگەوتە ڕەنگە خوا بەخستنەتی بکات دوومەرجی زۆر ئاسانان هەیە سڕۆتی کە هەف لەبەرەکەی ناوچەتە تیر و پشک دووەمیش ئەوەیە کە نابێت پێش پیرۆزی و کەسانە بێ کە بۆیان دەرەچێت پیرۆزیان چاوان با بینە سەر وەرزش دیارە ینی باسی بەرشەلۆنە وابزانم ترساون هانزی فلیک ترساوە لەوەی کە 27 یەم مانگە یاری هەیە بەرامبەر ئۆساسۆنا بەڵام یاریزانەکانی لە هەڵبژاردە ماندوو بوون یعنی سەر و سەد خولەک یاریان کردووە ئەم هەفتەیە و بەردەوامشن لە یاریکردن بۆیە ترسێکی لێ نیشتووە با سۆما بۆمان باس کە بزانم ترسەی بەرشەلۆنە لە چییە و بۆ چییە سۆما سڵاوت لێ بێت چی هەیە لای تۆ بەڵێ توانە چاوان ماندوو نەبن هیوادارم کە بینەرانیش تا ئێستا لەگەڵ ئێمە ماونەوە ماندوو نەبوو بێتن ناحەقی نییە هانزی فلیکە ترسی لێ نیشتووە ئەویش لەبەر یاریزانەکانە کە زۆر ماندوون ئێستا من بە داتا پێتان دەڵێم کە یاریزانەکانی شەوی ڕابردوو چەندە یاریان کردو و بۆ ماندوون هانزی فلیک لە ئێستاوە ترسی ئەوەی لێ نیشتووە کە 27 ئەم مانگە ڕوبەڕووی ئۆساسۆنا دەبێتەوە چونکە یاریزانەکانی لە یاری هەڵبژاردەکان ئەوەندە ماندوو بوون وەک ئەوە وایە لە ماراسیۆن گەڕابێتنەوە لە بەختی فلیک شەوی ڕابردوو لە نیشنز لیگ هەردوو هەڵبژاردەی ئیسپانیا و فەڕەنسا چوونە 2 گێمی زیاد کراو بەمەش ئەو یاریزانانەی بارسا کە لەو دوو هەڵبژاردەیان تووشی هیلاکی زۆر بوون بە تایبەت ژولی کۆندی و لامین یامال بەم داتا پێتان دەڵێم یاریزانانی بارسا ماندوون لامین یامال لە 2 یاری نێودەوڵەتی ئیسپانیا بەرامبەر هۆڵەندا 186 خولەک یاری کردو و دیۆنگ 180 خولەک یاری کردووە ئۆلمۆش 108 خولەک یاری کردووە پێدرێ 108 خولەک یاری کردووە فیران تۆرێس 51 خولەک یاری کردووە زۆرترین کاتیش کە یاری کردبێت ژولی کۆندێ بووە کە 210 خولەک یاری کردووە لیڤاندۆڤسکیش لە یاری یەکەمی وڵاتەکەی 86 خولەک یاری کردووە و ئەم شەویش یاری هەیە هەر یەک لە ئاراوخۆ و ڕافینهاش 90 خولەک یاریان کردو و یاریەکی دیکەشیان ماوە ئەنجامی بدەن کە ئاراوخۆ بەرامبەر پۆلیڤیا شەوی سێشەممە یاری دەکات و چوارشەممەش ڕافینها لە کلاسیکۆی جیهان ڕوبەڕووی ئەرجەنتین دەبێتەوە دوای ئەم هەموو هیلاکی یاریزانەکان ڕۆژی پێنجشەممە بارسا ڕوبەڕووی ئۆساسۆنا دەبێتەوە بۆیە فلیک نەحەقی نییە دەترسێت زۆر یاریزان هەن ڕۆژگاری شوم و بەدبەختی ڕوویان لێ دەکات بەڵام ڕەنگە هیچ یاریزانێک لەو 3 هەفتەیەی ڕابردوو وەک ڤێرجیل ڤاندایکی هۆڵەندی و یاریزانی لیڤەرپول بەدبەختی ڕووی لێ نەکرد بێت دیوارە هۆڵەندیەکە لە ماوەی کەمتر لە 3 هەفتە خەریکە ڕەنج و ماندووبوونی وەرزێکی کۆتایی دێت و لە 3 پاڵەوانێتی جیاواز ماڵەوایی کردووە لەگەڵ لیڤەرپول لە چامپیۆنز لیگ لە سەردەستی پاریس سان ژێرمان
کرانە دەرەوە دواتر لە سەردەستی نیو کاسڵیش لە جامی کارەبا و کرایە دەرەوە و بەدبەختیەکانی کاپتن هەرتەنیا لەگەڵ یانەکەی نەبوو. شەوی ڕابردووش هۆڵەندا لە سەردەستی ئیسپانیا ماڵاوایی لە نیشنز لیگ کرد. بەمەش ڤێرجیل ڤان دایک لە ماوەی تەنیا 3 هەفتەدا لە 3 پاڵەوانێتی لەدەستاوە. دەگەڕێمەوە لای ئێوە توان. سپاس سۆما سپاست دەکەین. دەست خۆش سۆماگیان مەزەمێ شتێک بزانم زۆر لە یاریشتیوان نازانم بەڵام ناوی عجیبم گوێ لێ بوو. من بەڕاستی وتمەوە بزانم نازانم دوای سەیری بکەنەوە. ڕایەنەری بەرشەلۆنا هانزی فلیک. پلیز. ببوون ڕەنگە ناوەکەیم غەڵەت بەڵام بەلامەوە گرنگ نییە بەرشەلۆنا هیوادارم زۆر ماندووتر بن. بزانم لێشم تووڕا بوون هاندەرەکانیان. چاوانن چیمان ماوە؟ چۆنە؟ بابەتی سەرنجڕاکێش ئەوەی نانی سپینەیە کە ئێمە هەموو ڕۆژانێک ئەو بابەتەمان هەیە بەڵام ماڵاوی خۆمان بکەین و بابەتە کۆتایی بێنین. زۆر باشە ئێمە بڕگە و بابەتەکانمان پێشکەش کردن هیوادارین هەر لە خۆشییا بن سبەی شەویش لە هەمان کادا دێینە وڵاتان بە کۆمەڵی بڕگە و بابەتی جیاوازەوە وەک چاوان وتی مام سدیق پیاوێکی ماندووە ڕۆژانە بەدەست و بازی خۆی کار دەکات و ژیان بەردەوامی پێدەدات قسەی شیرین دەکات بۆ پامنەری 1964 ئێوە فەرمو بینەری بن و لەلایەن ئێمەوە ماڵاوە. چۆنی ئەحواڵە قسێ بکەین فەرموو قورس نییەم ئیشە بۆ تۆ کورە مەجبورم قورس بێ خاڵێک یعنی کارە معیشەتەکەمان وایە بە قوربان. ڕۆژ چە ساعت ئیشەکەی؟ وەڵی بەگوێرەی تۆانە لە حەوتەوە تقریبا دێم 7:30 تاوەکو 3:30 سرە ڕۆمە. تەمەنی چەندە؟ لە دەوری 67 ساڵە. 67 ساڵ. بەڵێ. چەند ساڵە ئیشاکەی؟ وەڵا 32 ساڵە 34 ساڵە بێ. لەنەوە دووە نامەم چەندەکات هەست. تامی پارەی حەڵاڵ چۆنە؟ ئەو نانێک کە بە پارەیش حەڵاڵ طبعاً بەرەکەت و لەزەتەوە. لەزەتێکی جیاوازی هەیە طبعاً لەوەڵا. ئەوە خێر و بەرەکەتە بە قوربان. ڕۆژی چەندە دەسەکەوێت؟ وڵی ڕۆژەدانێ هەماڵی دیاری نییە. ساری وایە 20 دەسەکە ڕۆژوایە دەم دەسەکە ڕۆژوایە 25 دەسەکەیتر ئاوایە. ئەوە چەند شیلێ سەکاڵێگری؟ ئەوە 20. هەڵا. دایشمێ بە ساقم بەبارەکەم داگرم. باشە حەزە نەسیحەتێکم فەرموو. وەرە چی بە گەنجی ئێستا ئەڵێی؟ چی بێ بڵێم وەڵا ئەگەر خۆ پێغەمبەر کا خوا لەشیان ساکە خۆیان کاسی بکەن چار لە کەسابەت و عەرەقی ناوچوانە باشترۆک لەوەی بچن بۆ سوورانە و ئیشی ناشرن و سەلاتێتی و بێنامەسید لە حەزی چەند کاسب بێدام هەموو کەسێ کاسب خۆشەویستی خۆ پێغەمبەری خوا ئەساسن با پێ بڵێم. باشە هیچ شتێکێکە لە ژیانتە لێ پەشیمان بیت کە ئەگە کات تەمەن بگەڕێتەوە دووبارەی نەکەیتەوە؟ لەخوا بەزێ لێ شتێکم پەشیمان نیم تا ئێستا نوێژی خۆم کرد و ڕۆژی خۆم کرد و کاسبی حاڵی خۆم کردێتە بۆچی پەشیمان منەوە وەڵا باوکو دایکم مردون خوافیانگا پەشیمان لەوەی کە خزمەتم نەکردم باشی و تاوە نەتوانام نەبوو نارە وەڵا. چۆنی ئەحواڵە؟